ڕێز مەسرور بارزانی پێشوازیی لە بالیۆزی بەریتانیا لە عێراق دەکات. ئەمڕۆ 15/6/2017 بەڕێز مەسرور بارزانی راوێژکاری ئەنجوومەنی ئاسایشی هەرێمی کۆردستان پێشوازیی لە فرانک بەیکر بالیۆزی بەریتانیا لە عێراق و کۆنسولی گشتیی بەریتانیا لە هەرێمی کۆردستان کرد. لام دیدارەدا دوا پێشهاتەکانی دەڤەرەکە و پێشڤەچوونەکانی شەری دژ بە داعش تاوتوێ کران و هەردوولا کۆک بوون لەسەر هەماهەنگیی زیاتر لە پێناو بەردەوامی جەنگی دژ بە تیرۆر و چارەسەری گشت ئەو کێشە لە مێژینانەی کە لە دەڤەرەکەدا زەمینە خۆشکەر بوون بۆ سەرهەڵدانی هزری توندڕۆیی. هەروەها جەخت لەسەرەوە کرایەوە کە هیچ ڕوودا و پێشهاتێک کاریگەری لەسەر هاوپەیمانی و هاوکاری هەردوولا لە شەڕی دژ بە تیرۆردا نابێت. هەر لام دیدارەدا پرسی ریفراندۆمی هەرێمی کوردستان تاوتوێ کرا و باس لەوەکرا کە گەلانی ناوچەکە دەبێت بە یەکتر قبوڵکردن و بە شێوەیەکی ئاشتیانە کێشەکانیان چارەسەر بکەن تاوەکو گشت پێشهاتەکانی ناوچەکە بە ماف و داخوازیەکانیان شاد ببن.